گرفتە سیاسیەکان کە بوونە هۆکاری پەکخستنی پەرلەمان کاریگەری خراپی لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمدانا بەوەی چەندین یاسا لەو ماوەیەدا ماوەیان بە سەرچوو لە ئێستادا پێویستی بە هەموارکردنەوە هەیە بە بڕای یاساناسێک پێویستە بە خێرایی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئەو یاسایانەشی پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیانەوەیە هەموار بکرێتەوە. تاعتیلکردنی پەرلەمانی کوردستان لە ئێستاە بەشێکی زۆری یاساکار پێکراوەکان کە کاری ڕۆژانەی دادگاکانە و کاری ڕۆژانەی هاوڵاتیانە بەشێک لە یاساکان جامد بوون و ماوەیان بەسەر چوە بەشێک لە یاساکان پێویستیان بەوەیە سەر لە نوێ هەموار بکرێنەوە بەشێکیان ماوەی یاساییان بۆ نمونە یاسای بەکرێدان یەکێکە لەو یاسانەی کە لە 15 ئەمساڵەوە ماوەی کارپێکردن و ئەوەی وەستێنراوە هیچی پێ ناکرێت وە گرفتێکی زۆری لە قەزایە دروست کردو ئایا بەکار بە چی یاسایەکرێت ئایا کار بە یاسای پێشووترەکرێت بە چی یاسای کار بکرێت بەڕاستی وەکۆڵی دادگا دەستەوەستانە لەوە سەرەوەی کە کار بە چی یاسای بکات بۆیە کاراکردنەوەی پەرلەمان و تەفعیلکردنەوەی پەرلەمان لە هەر قۆناغێکدا بێگرن یانی ئەمڕۆ پەرلەمان کارا بکرێتەوە کۆمەڵێک یاسا سەر لە نوێ تەحدیث بنەوە و تازە بنەوە کاریان پێکرێت. لە پەکخستنی پەرلەماندا کاری چەندین دەستەی وەک مافی مرۆڤ دیوانی چاودێری و دارایی دەستەی گشتی و دەستپاکیش پەکی کەوتووە بۆیە چاودێرانی سیاسی با گرنگی ئەزانن کاراکردنەوەی پەرلەمان پێش کۆتایی هاتنی ئەم خولەی ئێستا بێت. گرنگە ئەم چوارمانگەی کەماوە لە ئایندێکی زۆر نزیکا پەرلەمانی کوردستان لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بە بێ مەرج کارا بکرێتەوە بۆی بە هەموو لایەکۆ بتوان لەم مودەتی ماوە ئەو یاسانەی کە ماوەیان بەسەر چووە تعدیل و گۆڕانکاری بکرێت و کۆمەڵی یاسای نوێ دروست بکرێت بۆ ئەوی لە ئایندەی هەرێمی کوردستانە هەم هاوڵاتیان و هەم دانیشتوانی ئەم هەرێمە لێی سوودمەند بن. هەمیشە داوامانە کرد کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئاسایی بکرێتەوە چونکە بۆ خۆتان نەزان ئەم یاسایانە ئەگەر وا بڕوات دەبێت بدرێتە دەست پەرلەمان لە کابینەی پێنجەمی حکومەتە کە تەشکیل ئەکرێ یا لە خولی پێنجەمی پەرلەمانە بێ ئەم یاسانە و کاتە تا و کاتەش خۆزانی زەربەیەکی گەورە هەم لە ڕووی یاسایەوە هەمیش لە کاری ڕۆژانەی هاوڵاتیانەوە ئەدات و ئەگەر نەکرا بەڕاستی پێویستە پەرلەمانی کوردستان یا حکومەتی هەرێمی کوردستان کاری بە زووترین کات کار بکات بۆ ئەوەی لە کات و ساتی خۆی هەڵبژاردن بکرێت. لە چەند ڕۆژی ڕابردوو کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم ڕایگەیاند ئامادەن بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم لە یەکی تشرینی دووەمی داهاتوو ئەمە لە کاتێکدایە تاوەک ئێستا پەرلەمانی کوردستان بەهۆی گرفتی سیاسیەوە پەکخراوە و کارا نەکراوەتەوە بۆیە شارەزایانی بواری یاسایی و چاودێرانی سیاسی با گرنگی ئەزانن پەرلەمان با خێرایی کارا بکرێتەوە بۆ هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە ماوەیان بە سەر چووە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.